چار منداڵمەیە لەوانەیە دارمێن دیوانش خۆشم دەوێت کە دێتە ئەم کۆڵانە سیەکانت ئارام دەبێتەوە چونکە لە هەموو لایەکەوە گوڵ و دار و سەوزاییە هاوڵاتیەک لەسەر ئەرچی خۆی هەر چواردەوری ماڵەکەی و هەروەها دەتوانین بڵێن تەنیشتی کۆڵانەکەشی کردوتە سەوزایی و خۆی ڕۆژانە لەسەر ئەرچی خۆی ئاویان دەدات و هەروەها خزمەتیان دەکا یعنی کە دێتە ئەم کۆڵانە وا هەز ناکەی کە لە نێو کۆڵانێکی شاری هەولێری یعنی هەر بە پارک و هەروەها باخچەکان دەچێت با بچمە لای خۆی کاکەجان سڵاوت لێبێ سڵاو لە جەنابیشت بێت سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان من ناوم محەممەد نەجمەدینە دانیشتووی گەڕەکی ئەندازیارانم حیمۆنسین لە شاری هەولێر سەرەتا بیرۆکەیەکەم لەوەی لۆ هات ئێرە هەمووی زبلیان فرەدەدا جیران ئەمن 2000 و تقریبا 20 مێرە 19 و 20 وەختی کەرەنتینێ زبل و زار بوو هاوینام مێشی لێ بوو پیس بوو زۆر پیس بوو پێش 2020 ئەم ماڵم نەجێشکە بۆ عین مەرەقم داروبارە بەخۆم زۆر ئەوە هیوایەتەکمە کەو بیرۆکەم لە هات وەختی کەرەنتینی لە مال بێیش بۆ عالم ئەم بە پاسکیل دەچووم دارم دەینا دەمچاند وردە گەیشت ئەوەی هەش هەمووش لەسەر ئەو ئەرچی خۆمە ینی بڕین و حساب و کتابی هەموو لەسەر دەستی خۆمە ینی هەتا ئێستا کەس دارەکی نەچاندێلو هە بەخۆم ینی لەنگ پێ مرتاح دەبم بەخۆم ببڕمەوە و نەخش و دیزاینەوە و زۆر پێ مرتاحشم هیواداریشم هەموو هاوڵاتیەک وڵاتەکەی خۆی خۆش بێتن شارەکەی خۆی خۆش بێتن ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێتن هەر کەسێک نەمامە گیاندارەکی بچینی تەیرەک لەبەری سێبەر دابنیشی چ بەرەکەی بخورێتن تەمەشا بکرێتن ئەو هەموو سەدەقەیە ئینشاءالله خوای گەورە لەمە بە سەدەقە حسێب دەکاتن و کاک محەممەد لە ڕووی کەشوهەواوە ینی کەشوهەوای ئەم کۆڵانە چۆنە بە خودای هاوینان 3-4 دەرەجە فەرقی هەیە 3-4 دەرەجە فەرقی هەیە زۆر بێ ینی پشتم تەڵە مەکتەبە تەڵەبە دێن ڕسمی دەگرن عالم دێ سناب دەکاتن یان دێن دەرە نێرە مەشتەلە لە دەرکەی دەدەن ڕقەمی و حەدیقەیە یانە حساب و کتابانە هەیە مرتاحم پێ یعنی ئەوی بێرە دادێ دەستخۆشیم لێ دەکا و پێ مرتاحم نازانم یعنی ئەو کا من وەلو کاسبیشم بەس فی سەبیلۆی کاسبم ماندیشم کە دێمەوە ئێواران بەس سترێس دەبمەوە دەبم خۆم بۆی مشغول دەکەم خۆم لەبیر دەکەم وەکو منداڵەکانی خۆت گرنگی پێ دەدەی دارم هەیە زۆر هیچ فەرقیان پێ ناکەم چار منداڵم هەیە لەوانەیە دارمێن دیوانش خۆشم دەوێت ینی خۆشەویستێک مێل و داری ینی بە مەزەندەی چەند تا ئێستا مەصرف کردووە لەم باخچانە بە قورئان بە حساب نایە و ئەو چاویشم لەوەی نییە یعنی لەسەر من لەوانەشە خۆش نێ قسەی دەکەم لە کەناڵەکەتان لەسەر ئەرچی خۆم بە پارەی خۆم ینی مزگەفتە بۆ ئاودانم کردوونەک بە داری گچکەش مەرەقم داری زینێ ینی گران بەها بوو ئەوە بووە مزگەفتە مەکتەب بووە بردیتم لە بۆی ماڵە دەچم سەرپەرش دەکەم نەک بخۆم ئیشەکەی لێ بکەم دیزاین دادەنێم برادرم هەیە لۆ دار و مارۆشتانە دیزاینم کردێ مزگەفت مەکتەبە و شتانە ینی لە ئەرچی خۆم ینی پێ مرتاح دەبم ئێستا حکوومەت دەستخۆشی لێ دەکەم زۆر ینی گرنگی بە سەوزایی دەدا ینی ئەو 120 جێ نەبی نەزانم چنەوە عدارێک لێ دەچیندرێت چنەوە چ باشە چ خراپە چ لۆکەشی مەدەژیتن یعنی ئێستا ئەمن 3-4 ساڵێک جارە کەردار لە ژۆرە شەیتم بێلەوەی کە لە دەری هەیتم ژۆرە دەگۆڕم شتیتکە دادنێ لە ڕەنجی بگرا لە یعنی زۆر خولیای وەمە یعنی لە ئەنتەرنێتی لە ئەوەی یعنی حەزم لێ خولی هیوایەتێکی خۆمە لە ژوورۆژ گوتت یعنی زۆر هات دارم داناوە فەرموو پێشکەوە بەیەکەوە بچین ئەمە هاوینانیش هەر کەشەکەی زۆر فێنێکترە و کاک محەممەد شەوارە وەڵڵا حەز لێ ینی لێرە دابنیش ئەوە دەشێنم جوان ئەن دەواازەکەش هەروەکو پارکەکانە ماشەڵڵا هەمووش لە مەرکان ینی خزمەت دەکەم زەحمەتە قسەک لە مەرکانی خزمەتکردنی زەحمەتە بەزە من پێینیان دەدەمێ چیمیایە بڕینەوەی هەموو بەخۆم دەبڕمەوە هەر هەمووش ینی لەگەڵ ئەوەی ڕوبەرەکەشی تۆزێک ینی بچووکە بەڵام بەزەم هەرم قۆستەوە یانی تاوەی پێم کرا مەجای ینی هەمبی جێی گەورەتر ینی حەزم لێ زیاتر سەوزایبی پێ ئەوە دەبم ینی مرتاح دەبم نازانم خزمکە زۆرتر سەردان ناکەن لەبەر بەێ زۆر دێن ینی ئێستا لەگەت جەنابیش قسەی دەکەم هەر یەکێک بێ من دەبی هەدیەکی بدەینێ ئیگولی دایم هەیتمان لە مەرکان ینی لێرێک بێرە دادێتن دەست خۆشش دەکات شتەشی دەدەم ینی ئەو نیە بەس بڕا و هەر ئەوەن دەبی ئەم پێم ینی شتێکی جوانە ینی ئەو وڵاتانە ببینە و الحمدلله ئێستا باشە ملەتەکەش قسەک ینی هاوکارە لەو سەوزایی و لۆ حکوومەتی و شتێکی جوان کرایە بەڕاستیش